أهلا وسهلا زۆر سپاس بۆ تۆ گوێنارتی. ڕاستی عێراق لە قۆناغێکی هەستیاردایە لە دوای هەڵبژاردنێکی زۆر ڕێکوپێکێک لە هەڵبژاردنەکە باشەکانی عێراق بوویتە لە سەرڕای هەموو کێم و کاسی خۆیەوە. تەمان ئەمە نۆرمەڵە لە هەر هەڵبژاردنێک ئەوەی قازانج بکات ئەڵێ کەمم کردیە، ئەوەی زارر بکات دەیەوێ وڵات تعدا لێم هاتیەکردن تەزوی کراوە شتێکی نۆرمەڵە تایبەت لە شەرقەوە حتا لە غەربیش هەروایە. ئێستا عێراق لە پێ سێ خیاراتی ئەساسی لە یەکە. خیار یەکەم دەنگی ئەڕەشە و شەڕ و تند و تیژی و نەقەبوڵکردن فەوزا، ئەمە خیاری یەکەمە. خەڵکێکی زۆر هەیە کە بە حەزیەکە عێراق بەرە ئەو قۆناغە بشات. خەڵکێکی تریش هەیە دەیەوێت عێراق حکوومەتێکی ئەغلەبیە بێت. ئەغلەبیەکە کامە؟ کورد یەکەمە کە سەدرەکان و مەجموعەکەی ئەتوانێت پێکبێتیان ئەوانەی جەبهەی بەرامبەریتی کە حکوومەتی ئەغلەبیە. ئەمە خیاری دووەمە. خیاری سێم ئەوەیە کە حکوومەتێکی تەوافقی بێت هەمویان بەشدار بن. بۆچوونەکەی من حکوومەتی تەوافقی لە هەردوو خیارەکانی تر کاری سادترە بۆ عێراق. خيار حكومتي توافقي لخياري حكومتي أغلبي وحتى لشرينا أخوي لفوزاش خراب ترى لبر معناه قرانوي عراق أبو خاني صفر خاني توافقي همو كسيك مشترك بيتيا أمر دود رجل بغاد والجو زور توترة منطقة خزراء لجير حماية دايا منطقة كي خلقي كتر ألين ما نعطيها إلا بقوات وعيني كاتيش دەنگێکی لە واشنگتن هەیە ئەو کەسانەی کە دژی هەڵبژاردن ڕابوەستنیان حەزیان لێ شار بکەنیان عێراق بەرە فەوزا بن ویستیان لە ناویان لە لیستی ئیرهابدا بنن. دوو کەسی گەورەی لە عێراق کە فالح فەیاض و هادی العامری و قەیس خەزعەلی ئەوانە بە وزوحی لە دوێنێ وەرە تا ئەمڕۆ دەمشەوە ئەم قسە لە واشنگتن دێتاکردن ئەڵێن ئەگەر هەچی شتێک لێیان بێتە حركيان ليه بتأكد تقبل نتائج إما ناويان أخينا ناو الاسترهاب يعني استحالة يكيك لما أنا بجدار بيت الحكومة. تمنى كان أم سيناريوي بمتونا كيمن تمنى كم سيناريو نبيه بيت قبول كردن لبر عمل حوشتك باشترا. لێرەدا باز لەوە کرا کە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عراق ئەمە داواکاری هاوڵاتیانی شەقامی عراقی بوو کە حکومەتێک پەرلەمانێک پێک بهێنرێت دوور بێت لە کەسانی حزبی تایفی مەسەبی. پێت وایە لێرەدا تا چەند شەقامی عراقی دەتوانرێت یاخود تا چەند ئەم حکومەتە نوێیە ڕێڕەوی شەقامی عراقی بگۆڕێت لە ئاست خواستەکانی هاوڵاتیان دابێت؟ من خۆم زۆر بەوردی سەیریم بە شەحەکانم کردیوە. تۆ ئەگە لە دەرەوە بیمێشکل زۆر ساخترە کە لە ناو عێراقەوە بێت و ئەو جمع و جۆڵەیکی هەیە و ئەو تەوەترێکی هەیە. تۆ ناتوانانی حکوومەتێک بێنی بێ بەشارەکەی سیاسی ئەحزاب سیاسیەکان لەبەر خەڵکێکی تروەکی تۆی وەکی شارە حەقی خۆیەیە. ئەم جار بۆ چونەکەی من تەوەقعەکەی منەوە زیاتر بوو. تەوەقعم دەکەن عێراق 5% بەرەو تەغییر بچات. بەڵام ئەگەبەی سەیری ئەوانە کەی زۆربەی ڕقەمەکانی کە حتا مستەقیلینەکان تقریبا بما حدود 10% ئەندامانی پەرلەمان ئەمڕۆ مستەقلین و بێلایەن و سەر بە هیچ حکومەتێک نین. ئەمە بیداعەتێکی تەواوە، قۆناغێکی تەواوە بوو، خطوەتێکی تەواو بوو، تیجاهێکی تەواو. ئەگەر عێراق ویستی حەقیقەت بەرەو سەقامگیری و دیموکراتیەت و ئارامی بچێت ئەمە نقطەیەکی تەواوە. بەڵام بوو تشینیەکان کە ئەوەی داواکانیان حکوومەتێکی هەڵبژاردننی پێشوەقت بوو حقیقەت لە هەموو کەسێک کەمتر قازانچەکان لە هەڵبژاردننی پێشوەقت. یعنی من ئەڵێم ئەگەبێ مقارنەیەکی حەقیقی بکەین لە هەڵبژاردننی پێشوەقت لەگەڵ ئەو پارەی کە سەرف کراوە، ئەو جوهدەی ئەعلامیەی کە سەرف کراوە، ئەو وەختەی کە ڕاوەستەوە لە ژیانی عێراقیەکان قازانجەکەی وا نەبووە دەمانتوانی 6 مانگی تریش انتظار بکەین تاکو هەڵبژاردنێکی تری نۆرمەڵ لە کاتی خۆی بێتەکردن عینی نەتایج دەردەچوو. دوور نییە ئەو تەرەفانەی کە قازانجیان کردیە کورسیەکانی خۆیان زیاد کردیە لە 6 مانگی تر مەساوی حکوومەتەکان زیاتر دەبوو و زیاتریش دەیانتوانی دەنگ پتر بێنن قازانجی پتر بکەن لە هەڵبژاردنەکە. یعنی هەڵبژاردننی پێشوەقت بوو. چونەکەی من هیچ شتێکی گەورە نەبوو بۆ عێراق کە پێشوەقت بێ پێشوەقت نەبێ. گۆڕانکاریەکانیش تا حەدێک 10% بوو. ئەمەش لەم وەزعی عێراقەوە شتێکی زۆر باشە، خطوەیەکی زۆر گەشتبینە بەرە پێشەوە. زۆر باشە. لە دوای
ڕاگەاندنی ئەنجامەکانی کۆمیسیۆنی باڵا کە موقتەدا سەدر بانگەوازێکی بڵاو کردەوە چیت هەیە سەبارەت بەوە خوێندنەوە چیە لە دوای بانگەوازەکەی موقتەدا سەدر کە بانگەوازیەوە کە حکوومەتێکی نیشتیمانی و دوور لە هەموو کێشەیەک پێک بهێنێت تۆ چی دەڵێیت لەو بارەیەوە؟ سيد حقيقة ما من سخياتي قدر لوضع عراق أمره عراق برابر مناقبة خلقك دوين هاتينا ناو سياسات وتواني ودنجي كباشي بينت مقتدى صدر خوي أبينا بأنه أو وريثي حقيقي مال الشيعة أو مرجعي تواوي مال الشيعة ناحية السياسة أو اعتمادها قال سرسي بباكي مقتدى بلان أمره كبيت حقيقة آيا كم بوي دمين بيتا كتلي جوري يعني بيتا كتلي جوري دەتوانێت لەگەڵ کورد لەگەڵ هەڵبووسی محتاجی بە چاندە کورسیترە ئەویش زۆر کەسیتر هەیە مەسەدادی هەیە بەشدار بێ ئەتوانێت حکوومەتی ئەکسەریە بەکاربێنن بەڵام ئایا ئەطرافەکانی تر قبوڵەکانیان نە تەمەنای شتێکەکەم لە معادلە تەمەناکەم سناریۆی 2010 دووبارە نەبێت ئەطرافەکانی کە دژی مقتەدان حس نکن بیانو مقتدى صدر اياد علاوية مقتدى صدر اياد علاوي نية نظر في دولي لو حالة دايا نظر في اقليمي وكيدو هزارو دها نتواضع عينا اخوي عراقي وكيدو هزارو دها تمنى كم بتوان انتفاهمي كيف كم بلام نكلس الاساسي حكومتي توافقي كحموية انتياب اجدار من يعماناي اويا حكومتي توافقي هيج شتيك لعراق نايتا قورين قرانويا بو نقطة صفر باشە دکتۆر محەممەد پێ دوایان حکومەتی زۆری نەبێت؟ دوور نییە چانسەکەی ماوە بەڵام زوری نەکام زوری نەیە دوور نییە شەرت نییە حساب دوور نییە ئەگەر سەدر وستی حەزی لێبێ حکومەتەکە بێن ئەطرافەکانی تر ئەوەی پێ بەیان بکەن ڕێگا لێ بگرن تاکو خۆیان بتوانن حکومەتەکە بکەن لێرە دەوری معادلەی دەولی و ئەقلیمی جارێکی تر لە کێشەی عراقی زیاد بوو لە فەدەی انتخابات دەوری معادلەی ئەقلیمی نێودەوڵەتی زۆر کەم ببوو ئێستا لە تشکیلی حکوومەت دەوری معادلەی ئەقلیمی و دەوری زۆر زیاتر بێت دوور نییە حکوومەتێکی ئەکسەریە بێتەکردن بەڵام کام ئەکسەریە شەرت نییە مقتەدا بتوانێت یان ئەطرافەکانی ئەمە هەمووی لەسەر معادلەی ئەقلیمی دەمێت لەسەر دەوری تورکیا ئەمێت کە تورکیا چۆن بتوانێت سنەکان بکاتە یەک کە شیعەکان چۆن بتوانێت ئەطرافەکانی دژی سەدر ڕێک بخات کە ئەمریکا چۆن بتوانێت فەرزی عقوبات بکات لەسەر ئەطرافانی کە ئاعترا بە نەتیجەی هەڵبژاردنیان نەکردووە یان ناکەن. زۆر باشە بەڵام بۆچی زیاتر ترسیان لە حەشدی شابی و کۆمەڵەکەیەتی کەوان زیاتر هەم لە ڕوە سیاسەکە یاخود هەم لە ڕوە ئەمنیەکەوە ترسن کە وەزعەکە بە بارێکی ترا بشکێتەوە؟ تۆ خۆت خوشکم تۆ ئەگەر لە سیاسەتەوە سلاح بەدەستت بێت کاری ساتە ئەمە لە ڕۆژ یەکەمی کە فتوای سەید سیستانی دەرچوو بۆ حەشدی شعبی پێکهێنانی حەشدی شعبی و کە سیاسیەکانی عێراق ویستان استیغلالی ئەمە بکەن ئێمە تەوەقعی ئەم سیناریۆکەمان دەکرد دەمانگوت ئەگەر سلاح بەدەستت بێت تۆ تەقەبولی خسارەت ناکەی ئەگەر سلاح بەدەستت بێت هەموو جارێ هجرەکەی تۆ صاحب قەزیەتی تۆ منعطيها منعطيها أما عادل زول العراق ولا لكونا ولا سوريا وتامر من زمان صدام حسين ومالكي أو مش حزنا ما كان بسلاح يعني بدستان تو أجل أولادك سلاح بدستي دولة نبي ولا جير كنترول نبي لا هيج جايك ولا دنيا لا كردستان بي لا بغابة لا أفريقيا بي لا موريتانيا بي كارثاتا سلاح تويست دستي دولة دابي تاكو كنترول كي بنظام وبقانون وبضابط بيتكدم أمر حاجي شعبي آسانية تقبلي أو خسارة بكات لبلا خويا دانا بكرقمي كي زوريان بينهم وخلطش أطبي أوان يعني كتوياوتي أو مستحقي عن سقيانين زۆر باشە دکتۆر محەممەد باسمان لەلایەنە عراقیەکان و دۆخی عراق دەمێت بزانم کورد لەکوێی ئەم هاوکێشانەدا دەبێت و کورد لەکوێ ئەم حکومەتە نوێیەدا دەبێت سيركە تۆ خۆتش من ناڵێم با کورد زۆر مبارەک لە دەوری خۆی نەکەینێمەش ئەتمە زۆر جار سناریۆیەکی خراپمان هەیە حکوومەتیان دامەزاندووە بۆ بێ پێ ئێمەش من ئەڵێم ئێمە چەند بتوانین خۆمان ڕێک بخەین کە گەورە و کە بچووک ئەوانەی کە 2 کورسیە نایە ئەوانەی کە 5 کورسە کورد 5 کورسی ناوە ئەوانەی کە 16 ناوە هەمومان پێکەوە ئەگە بتوانین بە کوتلەیەکی کوردستانی متەفاهم بڕۆینە بەقا وەزەمان زۆر بە چاکتر ئەبێ لە سەنگی سیاسی مانای ئەوە نییە هەموو کێشەکانمان حەلە بێ لەگەڵ بەغا لە قۆناغێکی تردایە بەغای لە پێش 2021 و هەڵبژاردنی نابێتە بەغای لە پێش فترەکە
كل آياتان أتواني گفتگو لەگەڵ یەکتر بکات و تەقبولی یەکتر بکەن تەقبولی نەتیجەکان بکەن تەقبولی ئەوەی بکەن کە خەڵکێک ئەمەیە هەڵبژاردن ئەمەیە تۆ هەندێک جار سەرەکەوی تۆ هەندێک جار زاوی شتەکەی تۆ هەندێک جار تەخمینێکی زۆر گەورەت کردیتەوە خەڵک بوو چونێکی تر هەیە ئەسبابەکان زۆرە يعني ئەگەر ویسمان تحلیل نەتایجی کوردستان بکەین بڕوا بکەن پێنجی شێش ئەتروحەی دکتۆرا ئەتوانین لەسەر بنووسین بۆ نەتیجەکانی کوردستان وای لێ هاتیە بۆ وەزعی کوردستان وای لێ هاتیە ئەوەی بێتەکردن کە بتوان تەوافقێکی باش بێتەکردن وەزعیان لە بەغا وەزعی هەموو ئەترافەکان قایمترە بێ بەڵام خەڵکی پێویستە ئەحزابەکانی سیاسی کوردی لە دوای هەڵبژاردن بەحسی هەموویان پێکەوە لە دوای ئەسبابەکانی لکه بەشداربوونی خەڵک لە هەڵبژاردن بکەین بۆ خەڵک بە بەکەمی بەشداری کردیە ئەگەر بێ سەیر بکەین حقیقت زۆر زۆر خەڵک بەکەمی بەشداری کردی ئەو خەڵکەی کە حتا ئەو حزبانەی کە کورسیەکانی زیاتریان دەرزێنەوە پێویستە ئەوانش بۆ خۆیان هەست بە استراتیجەتێکی واضح بکەن نەک لەسەر ئەخطائی سوڵتا یا لەسەر ئەم وەضعە بژین تاکو بڵێن ئێمە قازانجمان کردی ئەمە سیاسەت نییە ئەمە استغلال ڕەتفعلەکەیە ئەمە بچوونی و لە پێویستە ڤژنێکی ترمان هەبێت من ئەڵێم لەم کۆناغا لە هەموو شتێک گرنگتر بۆ کوردستانیەکان هەمویان پێکەوە کتلەیەکی بەختوەتر پێکبێن بتوانن لەگەڵ یەکتر کار بکەن بە شکلێکی واضحتر. بەڵێ دکتۆر محەممەد کەواتە و مامەڵەی پێشووتر لەگەڵ حکومەتی هەرێمدا دەکرا پێ دوایە لە ئێسادا گۆڕانکارێکی و تۆ بێنێتە ئاراوە کورد بتوانێت بە شێوەیەکی تر مامەڵە لەگەڵ حکومەتی نوێ عراقیدا بکات؟ والله پێویستە کورد خۆی مراجعی خۆی بکە پێویستە ئەحزابە کوردستانیەکان یەکەم شت کەسێک لێمە غرور نەبێ بڵێ زۆر دەنگمێنەوە زۆر کوردی مەرگرتیان حقیقەت پێویستە ڕەسمالەکەی خۆمان بڵین بۆ خەڵک بەشداری نەکردیە بە شکلێکی تاوەڵە هەڵبژاردن بۆ لەم جێگایە ئەبۆ لەم جێگایانە سەبەکانی چوویە نقطەکەی دووەم بە سەیری ڕەسیدەکانی خۆمان بکەین من چەند دەنگم هەبوو هەڵبژاردننی پێشم ئەمڕۆ چەند دەنگم هەیە ئەگە دەنگم زیادم هێناوە چۆن لەسەر ڤژن و ڕوویە دەنگم هێناوە یان لەسەر شتەکانی شارەکە ئاو نییە کارەبا نیە گاز نییە نازانم چییە ئەمە سیاست نییە ئەمە نابێنتە سێفگاردێکی تایە لە ئایندەدا تۆ ئەگە بێ سەیر بکەیت حقیقەت من ئاڵێم هەموو ئەحزابەکانی سیاسی کوردی محتاجیان بە مراجعەیەکی تەمامە بە تیجاهێکی چۆنیش نەک خەڵکی خۆمان پێمان بڵێن هەموو شتێک تەواوە و درۆ لەگەڵمان بکەن پێویستە خەڵکێک بە سەراحەت لەگەڵ قیادەتاتی کوردی هەمومان قسە بکەین ئێمە چۆن ئەتوانین وەزعەکە چاکتر بکەین ئەخبارەکان کەمتر بکەین وەزعەکەمان چاکتر بکەین سقەی ئەو گاپەی کە هەیە لەناوبەینی هاوڵاتی و قیاداتی سیاسی لە زۆربەی حزبەکانی سیاسی کەمتری بکەین سقەی هاوڵاتی بوون زیاتری بکەین لە وڵاتە چۆن بتوانین کێشەکانی خۆی ناوخۆمان کەم بکەین ئەمە حقیقەت جێگای دراست و تەئەمولە پێویستە لەسەر ڕابوەستین بە جدی. بەڵام دکتۆر محەممەد پێ دوایە و مراجعەیە لە ئێستادا کاتی هاتوو یاخود کاتی بەسەر چۆیان ئەیانەوێت بیکەنە مراجعەیە؟ بڕوا بکە هەمومان محتاجیمان بە مراجعەیە ئێستا کاتی مراجعەیە مشکلەی کورد لە هەڵبژاردن هەموو حزبەکانی سیاسی وەکی تەڵەبەیەکی تەنبەڵ دوو ڕۆژ لە پێش هەڵبژاردن حەزی لە پێش امتحان حەزی لێ خۆی حاضر کات بۆ امتحان لەبەر ئەوە دەنگەکانی بە تەواوی نایەت تەقییمەکە بە واضح نایەت نازانێت چۆن سیاسەتێکی هەڵبژاردننی تەواو بکات دوو ڕۆژ لە پێش هەڵبژاردن هەمومان کارەکەین وەرن کاکە دەنگ بدەن دەنگ بەم عەشیرەتە بدە دەنگ بەم مازیە بدە دەنگ بەم ئەزمونە بدەگەم ئەمە سیاسەت بڕوە بکە ئەمە سیاسەتێکی هەڵایە خزمەتی کوردستان ناکات من ئەڵێم لە ئەمڕۆوە پێویستە هەمومان بە جدی کار بکەین و مراجعاتی نەتایجی هەڵبژاردن بکەین و خۆمان حاضر بکەین بۆ هەڵبژاردنەکانی ئایندە هەڵبژاردننی کوردستان هەیە نزیکەوە هەڵبژاردننی عێراق هەیە چەند ساڵی تر و ئەم هەڵبژاردنەی هەیەش تا ئەمڕۆ لە قەلەغدایە دوور نییە وەزع عێراق تێک بچێت تووشی هەڵبژاردنێکی تر بین ئەم احتیمالەش هەیە ڕاستە واتە تا چەند خەڵک یاخود زەرورە ئەزمموی نوێ تاقیب بکاتەوە تا چەند پێویستە دزانی ئێمە لە کوردستان زۆر مەشاکلمان هەیە ئەمە مەشاکلەکان هەندێکیان نۆرماڵن هەندێکیان قابلی حەلن هەندێکیان حەلەکانیان وەختی دەوێت وەختە مشکلە نییە بە شەو ڕۆژێک حەل ببێت لەناو ماڵێک لەکەن شەخصێک لەکەن حکوومەتێک لە هەر جێگایەکی تر
پێتڤە شتە گرنگەکە ئەمەیە پێکەوە کار بکەین بتوانین نەک تەقلیل لە شەعنی حەزبێکی بچووک بکەین نەک لە مبالەغە لە دەوری حەزبێکی گەورەش بکەین ئێمە هەمومان پێکەوە ساحەبی ئەم ماڵەین تاکو بتوانین کوردستانەکەی خۆمان بەقایمتر بکەین ئارامتر بکەین ژیانی خەڵک خۆشتر بکەین تۆ ئەگە بێ ئەمڕۆ سیرکەی من ڕۆژانە من دوێنێ سەی ریپۆرتێکم دەکرد چەند کورد دەرچوویە ئەمڕۆ خلالی ئەم فترەیە بۆ ئەوروپا بڕوە بکە جێگای داخە بڕوە بکە من بۆ ریفیوجی کانسڵ ریپۆرتێک تەحلیلم دەکرد لە پێ سێ چوار ڕۆژ بڕوە بکە شۆک بووم لە پێشوەتەیەک لە کوردستان بووم من ئەم دیتانم نەدەزانی وایە یعنی خەڵکێکی زۆر 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 بە مەبلەغێکی خەیالی دواتە ئەو حەددا کە کوردستان بەجێ بێتە دەرێ مانای ئەوەیە ئومێدی نەماوە بە خۆیەوە ئومێدی نەماوە بە وڵاتەکەی خۆیەوە ئومێدی نەمایە بە ئایندەکەی خۆیەوە ئەمە جێگای داخە پێویستە مراجعەیەکی بکەین پێکەوە بتوانین کار بکەین مراجعەی کێشەکان بکەین استراتیژیەتێکی واضحمان هەبێت نەک دژی یەکتر استراتیژیەتێکمان هەبێت چۆن ئەم وڵاتە ئاوادان بکەین چۆن ئایندەیەکی چاکتر بۆ خەڵکی خۆمان دابین بکەین چۆن ئومێدێکی ڕۆن بۆ گەنجەکانی خۆمان دابین بکەین لە کوردستانەوە زۆر باشە دکتۆر محەممەد کەواتە خەڵک لە ئێستا داوای کە باز دەکرێت وەکو خۆشت ئاماژت پێکرد وتە نسبەتێکی کەم خەڵک بەشداری پرۆسەکەی کردو بەڵام پێ دوا بێت لە کاتێکدا خەڵک ئەزمموی نوێی ئەوێ نسبەتێکی کەم خەڵک بەشداری پرۆسەکەی کرد پێ دوایە لە دوای ئەمەوە چی بکرێت کە بۆ ئەوەی هاوڵاتیش بتوانێت وەکو وڵاتان کە هاوڵاتێکم وڵاتەیە بژی پێویستی بە ژیانە پێویستی بە گۆڕانکاریە من لە بەشداربوونی هەڵبژارتن لە هەر جێ دوایەکدا لە دنیا مانای ئەوەیە من نەڕازیم من نەڕازیم و ئومێدم نییە لازم بزانین بۆ خەڵک نەڕازیە بۆ ئومێدی نییە حقیقەت وەلەو من خۆم ئەڵێم گەورەترین کاریسە ئەوە ئەگەر خەڵک بەشدار نەکاتە هەڵبژارتن لەبەر تۆ لە نظامی دیموکراتی بە ڕێگای هەڵبژارتن ئەتوانی شت بگۆری هەل بڕۆ هەڵبژارتن بەشداری کە پێیان بڵێنە من دژی تۆم دژی ئەمەم یعنی مەحفوولە لەو لیستانەی کە هەبوو لە کوردستان هەمویان پێکەوە خەڵکێک نەبوو بە دڵی زۆرینەی گەلی کوردستان کە دەنگی خۆیان پێ بدەن خەڵکێک هەبوو مازیەکی چاکەیە خەڵکێک هەبوو گەندەڵ نییە خەڵکێک هەبوو تاریخێکی باشە خەڵکێک هەبوو دەتوانێت ئیشێکی باش بکات لە عێراق خەڵکێک هەبوو ئومێدێکی هەیە ئەمە لەبەشداربوونی خەڵک حقیقەت جێگای داخە بەڵام ئەوەش کار لەسەر نەکراوە لەبەر ئێمە کارمان نەکردووە لە کوردستان بە خەڵک بڵین گۆڕانکاری بە دەنگی تۆیە بە تفەک و تەیارە نییە دەنگت ئەمڕۆ زۆر زۆر مهمترە لە ئارپیچەیەکی لە پێش 5 ساڵ دەنگت زۆر زۆر گرنگە لە نظامی دیموکراتی تۆ سەیری کە ئەمڕۆ حەجی شعبی هەموو سلاحی هەیە درۆنی هەیە بەڵام ناتوانێت تجێ هەڵبژارتن بگۆڕێت لەبەر دەنگی خەڵک لەوە بەقایمترە ئەگەر گۆڕیج دەنگی خەڵک خۆی زەریبەکەی ئەدات تاخیری خۆی پەسەری تێنێت چاسی خۆی لە بەشدارکردن لە حکوومەت زیاکە پێویستە ئێمە تەسقیفی خەڵک بکەین بە قوواتی دەنگی لە کوردستان لە مەدرسەکان لە عەدادیات لە زانکۆ کاری جەماوەری تەواو بکەین تاکو بتوانین بە خەڵک بڵێن دەنگی تۆ سلاحی گۆڕانە دەنگی تۆ ئایندەی تۆیە دەنگی تۆ بەکار بێنە قووەتە بەڵام نەک 4 ڕۆژیان 5 ڕۆژ لە پێش هەڵبژاردن ئەمە پێویستە بێ بەشێک لە سەقافەتی ئەم کۆمەلگایە نەکەینە سلاحێکی سیاسی یان بڵێن بەم عەشیرەت نەکار کە دەنگی خۆت دەبە و کاورەی کە تۆ ئەزانی خزمەتت ئەکا لەم کێشەیە نەک بە عەشیرەت و نەک بە بناماڵە و نەک بە تەکەتولاتی بێمانە ئەمە ئایندەیەکی گەنج بۆ مجتەمەعەکەی تۆ نادانێت کۆمەلگاکەت بەرەفە خەڵک زیاتر ئەچێت بەڵێ سپاس بۆ دکتۆر محەممەد ئیحسان شارەزای کاروباری عێراق و مامۆستای زانکۆ هەروە وەزیری پێشوو لە حکوومەتی عێراق سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووین